آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، لە خزمەتی تەفسیری سوورەتی پیرۆزی مەریەم دابووین. سەلامی خوای لەسەر بێ. لە وتارەکانی پێشوودا باسی چەند پێغەمبەرێک لە پێغەمبەرانمان کرد، سەلامی خوایان لەسەر بێ، کورتەیەک لە ژیانیان. یەکێتر لەو پێغەمبەرانە سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ کە خوای گەورە بۆمان باس دەکا بە کورتی کە لە قورئاندا زۆر بە درێژی باسی کردووە. ئەوش موسا پێغەمبەرە صلی الله عليه وسلم، خوای گەورە دەفەرمێ: واذكر في الكتاب موسى إنه كان مخلصا وكان رسولا نبيا وناديناه من جانب الطور الأيمن وقربناه نجيا. أي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی چیرۆک و بەسەرهاتی موسا پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم بۆ قەومەکەت، بۆ گەلەکەت، بۆ ئومەتەکەت. چونکە موسا پێغەمبەر صلی الله عليه وسلم إنه كان مخلصا، بەڕاستی کەسێک بوو خوا هەڵی بژاردە بوو. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ کۆمەڵە کەسێکن خوای گەورە لەناو خەڵکیە هەڵیانی بژاردووە، هەموویان هەڵبژێردراون، سەلامی خوایان لەسەر بێ. بەڕاستی ئەو کەسێک بوو خوا هەڵی بژاردە بوو، چونکە بەڕاستی شایەنی ئەوە بوو کە خوا هەڵی بژێرێ، سەلامی خوای لەسەر بێ. وەکانە ڕەسوولە نەبیە، ئەو پێغەمبەری خوا بوو، سەلامی خوای لەسەر بێت. بۆیە خوای گەورە دەفەرمێ: وەنادەیناه من جانب الطور الأيمن. ئێمە بانگی موسا پێغەمبەرمان کرد، سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ، لای ڕاستی شاخی توورەوە، لای ئەو شاخە، لای ڕاستی شاخەکەەوە، یاخود لای ڕاستی موساوە. واتە کاتێک موسا بە ڕێگادا دەڕۆی، سەلامی خوای لەسەر بێت، لای شاخەکەەوە لە شوێنێکی مبارەکەوە، لای ڕاستی موسا پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بانگمان کرد. بە سەراتەکەی لە قورئاندا باس کراوە کاتێک کە موسا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەڕوات، دوای کاتێک کە دەوێت بگەڕێتەوە بۆ وڵاتی خۆی، فیرعون لەناو چووە دوای چەند ساڵێک. بێگومان موسا پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە دەیکات بە پێغەمبەر، فیرعون لەناو چوو، بێگومان باسمان کرد لە چەند کاتەکانی پێشوودا. بەڵام لێرەدا پێش ئەوەی کە فیرعون لەناو بچێ، چونکە کاتێک کە فیرعون ناو چوو موسا زیندوو بوو، سەلامی خوای لەسەر بێت. موسا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە دەست فیرعون ڕائەکات، دوای چەند ساڵێک دەیەوێت بگەڕێتەوە بۆ لای کەسوکارەکەی. کاتێک کە بە ڕێگایەکە دێت لە وڵاتی میسر، بەلای کێوی توورە ئەڕوات. بەڵام ئەوەی کە لاو خۆمانە باسێکن، ئەڵێن کاکە ئەم کلەی کە دێت هەمووی هی ئەو شاخەیە کە سوتاوە، هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە، هیچ وا لە دینە نییە، هەمووی خورافیات، هەمووی قسەی ناڕاستە. نە شاخ سوتاوە، نە کلەکەیشی ئەو شاخەیە، ئەو شتانە خورافیاتە، هەڵبەسراو بە ناوی دینەوە، درۆ دەرەسەی دلۆ ڕێبەرستە. موسا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ خێزان و مناڵەکانیدایە بەلای کێوی توورە ئەڕوات، ئاگرێک دەبینێ لە دوورەوە، ئاگرێک دەبینێ. بە ماڵ و مناڵەکەی دەڵێ: ئالێرا بوەستن، ئێستا ئەڕۆم بەلای ئەو ئاگرە، بزانم چێ لەوەیە، دەنگ و باس چێ نییە، و پارچەیەکیش لەو ئاگرە دەهێنم بۆی ئاگرێکی پێ بکەین و خواردنی دروستکەین. موسا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەڕوات بۆ لای ئاگرەکە. بۆچی دەڕوات؟ بۆی هەواڵێک بزانێ، لەبەر ئەو پارچەیەکیش لەو ئاگرە بهێنێ بۆی ئاگرێکی پێ بکەن و خواردنێ بە خۆیان دروستکەن. کەواتە موسا سەلامی خوای لەسەر بێ بۆچی ڕۆیشت؟ بۆ لای ئاگرەکە ڕۆیشت. بەڵام ئەوەی کە خوای گەورە دەیەوێت شتێکی ترە. کاتێکە دەگاتە لای ئاگرەکە لە شوێنێکی مبارەکدا، خوای گەورە دەفەرمێ شوێنێکی مبارەک و پیرۆز، خوای گەورەدا لەوێدا بانگی موسای کە سەلامی خوای لەسەر بێ، لەوێ بوو بە پێغەمبەر، سەلامی خوای لەسەر بێ، بەبێ واسیتە لەبین ئەو خوای گەورە و جوبرەئیلدا. جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ واسیتە بوو لە نێوان، واتە وەحی دەهێنا بۆ پێغەمبەران، سەلامی خوای لەسەر بێ. جوبرەئیل وەحی بۆیان دەهێنا و دەبوون بە پێغەمبەر صلی الله عليه وسلم، وەکو محەممەدی صلی الله عليه وسلم لە کێوی لەو کێوا کە کێوی فەور لە ئەشکەوتی حەڕا
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوبرەئیل هات بۆ لای سەلامی خوای لەسەر بێ وحی بۆ هێنابوو بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڵام موسا پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە شتێکی تایبەتی پێبەخشی، خۆی ذاتی خۆی قسەی لەگەڵ موسا پێغەمبەردا کە سەلامی خوا لەسەر بێ. زۆر ترسناکە بیهێنە بەرچاوی خۆت لە شەوێکی تاریکە تۆ بۆ لای ئاگرێک بڕۆی بە تەنیا، بەڵام کاتێک بزانی دەنگێک دێت، سەوتێک دێت، خوای گەورە سەوت و دەنگی هەیە بەڵام بە جۆرێکە کە شایستەی خۆی بێت. فەرمووی ئەی موسا من پەروەردگاری عالەمم، من ئەڵڵام. گوێی لە دەنگی خوای گەورە. خوای گەورە کەسانی گەڵ بژاردووە بەڕاستی شایەن ئێوەن. چەنە ترسناکە موسا سەلامی خوای لەسەر بێ زۆر ترسە. ئینی ئەنا الله رب العالمین. ئەی موسا مەترسە، من پەروەردگاری هەموو عالەم، تۆم کرد بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. خوای گەورە دەفەرمێ وەنادەیناه من جانب الطور الأيمن، ئێمە لە لای کێوی توور و بانگمان کرد، وقربناه نجيا، بە نهێنی قسەمان لەگەڵا کرد، واتە لەگەڵ موسا پێغەمبەردا صلی الله عليه وسلم ماڵ و مناڵەکەیشی گویان لێ نەبوو، و ئێمە موسامان لە خۆمان نزیک کردەوە سەلامی خوای لەسەر بێت. کەواتە هەوڵێک بدە لە دنیادا خۆت ماندوو کە بۆی لە ڕۆژی قیامەتە لەگەڵ ئەمانەدا حەشر بکرێی سەلامی خوای لەسەر بێت کە ئەوەندە لای خوا بەڕێزن. خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ هەر کەسێ گوێڕایەڵی خوا و پێغەمبەری خوا بکات صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەرانە حەشر دەکرێت، چونکە خوا نیعمەتی زۆری بەسەر ڕژاندوون، لەگەڵ سەحابە و پیاوچاکان و شەهیدەکان و خۆشەویستانی خوادا حەشر دەکرێت، بەڵام بەو مەرجەی گوێڕایەڵی خوا و پێغەمبەری خوا بکەی صلی الله عليه وسلم. مەڵێ ئەم حەدیسەم نەبیستووە، ئێمام حاجیان خۆ تۆ چ کتابی حەدیسە بەرت نییە؟ کاکە گیان تۆ هەموو کتابێکی حەدیسە لەبەر نییە تا بڵێ من نەمبیستووە. وەڵا ننکم نەیبیستووە، ننکت فەقیرە خوێنواریار نەبوو، حەدیسی چی؟ باپیرەم نەبیستووە، باوکم نەبیستووە. نە، گوێڕایەڵ بە گوێڕایەڵ. هەلە خۆتە مەڵێ وەڵا ئەمە حەدیس نییە. چۆن حەدیس نییە؟ هەر خۆ تۆ هەچی کتابی حەدیسەی خوێناتەوە تۆ قسەیەکی جەنابەت، تۆ ئیمامی بوخاری، تۆ ئیمام موسلیمی واڵێ ئەمە حەدیس نییە، تۆ ئیبن تەیمیەی ناوی خۆت نازانی بنووسی، پێویست ناکە ئینکاریش بکەیە. تەسلیم بە تەسلیم. ئەگە تەسلیمیش ناوی بۆشت جێبەجێ ناکری ئینکاری مەکە، چکە زۆر مشکیلەیە. ئەگەر من حەدیسێکت بۆ باسەکەم ئەڵێم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەوە بکە، تۆ چەند وەڵامێک تێ. وەڵامی یەکەمتەوەی ئەڵێ بەسەر چاو ئەیکەم، ئەمە زۆر باش. وەڵامی دووەمەوە ئەوەی ئەڵێ بەخوا پێم ناکری، ڕاستەکی حەدیسە و بەخوا بە من تەطبیق ناکرێ، ئیمانم زەعیفە و ناتوانم. ئەمەش ئەهوەنترە، بەس ئەمەی خەتەرە کە ئەوەیە بڵێ وەڵا باوەڕم پێی نییە، ئەمە کوفرە، پێشت تەطبیق ناکرێ، ڕیشت دانە ناوە ڕیش تەتاشی حرامە لەسەر ڕێی هەر چوار مەزەبەکە. ئێکاکە مەڵێ وەڵا وان نییە ڕیش تاشین حرام نییە، وەڵا قسەکەی تۆ وان نییە. ئێکاکە کە ئیشی تاشی تاوانباری، بەس ئینکاری حەق مەکە، بڵێ خوایە عوزرم لێ قبوڵکەی، ئیتر قبوڵێکا قبوڵی ناکە پەیوەندی بە منەوە نییە. بەڵام ئەوە خەتەرە، وەڵام من ڕیشمە تاشم و ڕیش تاشینیش ئەوەی بڵێ حرامە ڕاست ناکە. وەڵا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم، سەحابە فەرمێ ئەوان ڕاستیان نەکرد. ئەوە مشکلە، ئینکاریش تێ بکەیت و ڕەدی بکەیتەوە، ئەوە تەکەبوریشە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کە حەق ڕەت بکەیتەوە، وەڵام من وەری ناکەم، مادەم شەرع لەگەڵمان نییە من نایکەم. ئەمە خەتەرە، خەتەرەکە لەوەدایە، ماڵەکە ئەخۆی، حرامەکە ئەخۆی، ئەمجا بڵێ باوەڕیشم بە شەرع نییە. پەنا بەخوای گەورە. بۆیە موسا پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە ڕێزی لێگرت، دەفەرمێ ووهبنا له من رحمتنا أخاه هارون نبيا. ئێمە براکەشی کە ناوی هارون بوو سەلامی خوای لەسەر بێ ئەویشمان کرد بە پێغەمبەر سەلامی خوای لەسەر. بەڵام چۆن بوو بە پێغەمبەر هارون سەلامی خوای لەسەر بێ؟ کاتێک کە خوای گەورە فەرمی ئەی موسا بڕۆ بۆ لای فیرعون ئامۆژگاری بکە. ئەوش فەرمی خوای گیان من زمانم تەواو نییە، سەر زمانەگرم. کاتی خۆی کە فیرعون گومانی لێ کرد ئەمە لە ناوی بەرێت هۆکاری لە ناوچوونی بێت، چونکە هەموو مناڵێکی سەرە بڕی، وتی ئەم مناڵەش سەر بڕن، ئەمە دوژمنەکەی منە کە باس کراوە. بەڵێ ئیمامی عەبدوڵای کوڕی عەباس ڕەزای خوا لێ بێ دەفەرمێت
وتیان نامەی کوژە ئەم مناڵێکە نافامی لێتەدا ئەدا چۆن دەڵی فرعون ڕیشیە بۆ ڕیشی ڕاکێشاوە لی داوە وتیان ئەم مناڵێکە نافامێ وەرە تاقی کەرەوە وتی چۆن وتی هەنێ خواردنی بۆ دانێ لەبان سینیەک شیرینی خواردن و چی بۆ کاتە لەگەڵ دووسێ پشکۆی سوور پشکۆی ئاگر ئەگەر خواردنەکەی هەڵگر معنایەوە ئەزانێت تۆکی بیکوشە بەڵام ئەگەر دەستی بۆ پشکۆکە برد نافامێ موسای سەلامی خوا لەسەر بێ کە بۆیان دانا مناڵێکە پشکۆ ئاگرەکەی هەڵگرت کردێ ناو دەمیەوە زمانی سووتە بۆی ئەوە سەرزمانی دەکرد وتیان ئەوتە ئەگەر ئەم مناڵە تۆزێ فەهم و تێگەیشتنی هەبووایە پەلاماری پشکۆ ئاگرەکەی نایەتە کەواتە نازانێت تۆ چی فیرعونی چی ئەو چۆزانی فیرعون کێیە بەڵام گومانی تیانی ئەو کەسەی کە ئەو ڕقی لێتی خۆشی بەخێوی دەکات بۆیە فەرمووی ئەی خوایەکیان هارونی برایشم بکە بە پێغەمبەر بۆ یارمەتی بدات لەگەڵ ما بێت بۆ لای فیرعون من چونکە ناتوانم قسەکان بە تەواوەتی دەربڕم حەزەکەم یارمەتی دەرێکم هەبێ هاوڕێیەکم هەبێ خوای گەورە فەرمی ئەوە هارونیشمان کرد بە پێغەمبەر بۆ تۆ چونکە فەرمانی خوای لەسەر دوعاکەی یەکسەر قبول کرد خوای گەورە ئەو داوای کە ئەو کردی سەلامی خوای لەسەر بێ خوا قبولی کرد هارونی براشی کرد بە پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت جا خوای گەورە دەفەرمێ بە ڕەحمەتی خۆمان هارونی برایشیمان کرد بە پێغەمبەر صلی الله عليه وسلم واللهی ئینسان لەگەڵ خوادا ڕازگۆ بێ واللهی ئەوەی کە دەیەوێ خوا پێی دەبەخشێ بە زیادیش بەس لەگەڵ خوادا ڕازگۆ بێ خوای گەورە و میهرەبان دوای موسا سەلامی خوای لەسەر بێ باسی پێغەمبەرێک لە پێغەمبەرانی تر دەکات سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ واذكر في الكتاب إسماعيل إنه كان صادق الوعد وكان رسولا نبيا أي خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بۆ ئومەتەکەت باسی ئیسماعیل پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم کە کوڕی ئیبراهیمە صلی الله عليه وسلم چونکە ئینەه کانە صادق الوعد چونکە ئەو خاوەنی وعدی خۆی بوو بۆیە دەڵێن هەر وعدێکی بدایە جێبەجێی دەکرد بەڕاستی ئەو پێغەمبەری خوا بوو سەلامی خوای لەسەر بێ واللهی ئەو وعدانەی کە ئەو ئەیدا هەمووی دەبردە جێ کاتێک کە باوکی دەڵێ ئیبراهیمی باوکی صلی الله عليه وسلم دەڵێ ڕاڵە گیان خوای گەورە لە خەومدا فەرمانی پێم کردووە سەرت بڕۆ تەواو ئەویش دەفەرمێ یا ئەبەت افعل ما تؤمر ستجدوني إن شاء الله من الصابرين باوکیان فەرمانی خوا جێبەجێکە خوای گەورە فەرموویەتی کوڕەکەت تەنیا کوڕێک تێ لەم دنیایەدا سەری بڕە سەرم بڕە واللهی ئینشاءالله من دەبینی لە ژێر چەقۆدا زۆر خۆڕاگر بم کە سەرمە بڕی خۆڕاگرە بن زۆر سەبرمە بێت ئەمە ئەو پەڕی ڕازگۆیی بێگومان تەسلیم بوو بە فەرمانی خوا خوای گەورە دەفەرمێ کاتێک کە ئەم کوڕ و باوکە تەسلیمی فەرمانی خوا بوون چەقۆی دا لە ملی کوڕەکەی بەڵام خوای گەورە بەرانێکی بۆ نردوو فەرمووی تەواو ئێوە ڕازگۆن بەڕاستی خوای گەورە عالمە کەوان ڕازگۆن ئێوە وعدی خۆتان بردە سەر بۆیە ئیسماعیل پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی کە وعدی دا بە خوای گەورە هەمووی بردە سەر ئەوەی کە وعدی دا بە باوکی خۆی هەمووی بردە سەر ئەوەی کە وعدی بە خەڵک دا هەمووی بردە سەر باوەکیان سەرم بڕۆ دوای نەی وەڵا باوەکیان شتی وا قبوڵ ناکەم وەکاتێکیش کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثەکەی صحیح بوخاریە فەرمی ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئەی ئیسماعیلی کوڕم سەلامی خوای لەسەر بێ پەروەردگاری من و تۆ فەرمانی پێم کردووە ئالوێدا تۆ چۆن ئەڵێ کۆمەڵە خۆڵێک بوو شوێنی کەعبە ئەو کاتی خۆی دۆڵێک بوو وشک بووە نە ئاوی تیا بووە نە هیچ شتێک دۆڵی کەعبە دۆڵێک بووە فەرمی خوای گەورە پەروەردگاری تۆ ئەی ئیسماعیل پەروەردگاری من فەرمانی پێم کردووە ئالەو شوێنەدا ماڵێک بۆ خوا دروستکەم ماڵێک دروستکەم ئەویش فەرمووی باوەی گیان گوێڕایەڵی فەرمانی خوا بکە و ئەوەشی کە فەرمانی پێت کردووە جێبەجێکە فەرموویەتی خانوویەک بکە بە ناوی کە ئەمە خانووی خوای گەورەیە واتە بەیتوڵڵایە ماڵی خوایە باوەی گیان ئەوەی خوا فەرمانی پێت کردووە بیکە ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئاخر خوای گەورە فەرمانی پێم کردووە کە تۆ یارمەتیم بدەیت چونکە من ئەختیارم چوومەتە ساڵەوە
بە تەنیا ناتوانم ئیشەکە بکەم. فەرمووی باوەیان ئەوەی کە خوا فەرمانی پێت کردو بیکە من یارمەتی دەریتەوە، بەخوا هەموو ئیشەکانت بۆکە مادەم فەرمانی خوای جێبەجێ کرد. بێگومان دەستیان کرد بە دروستکردنی کەعبە، پیاوێکی بەتەمەن لەگەڵ کوڕێکی گەنجدا، باوکو و کوڕێک سەلامی خوایە نەسەر بێ، لەگەڵەوەدا بە فەرمانی خوا کەعبە دروست دەکەن، هەردووکیان پێغەمبەری خوایشن سەلامی خوایە نەسەر بێ، بە فەرمانی خوایش دروستی دەکەن، هێشتا دەڵێن ڕەبەنا تەقەبەل مینا، خوایە لێمان قبوڵکەی. ئێمەش زۆر جار بە خەڵک دەڵین خوا لێمان قبوڵ کە، کوڕەها قبوڵی کردەوە بۆ قبوڵی ناکە، پەنا بەخوای گەورە. ئینسانی لە خۆباییشتی وا دەڵێ، ئینسانێکە لە دین شارەزا نەبێ ئەڵێ بۆ خوا قبوڵی ناکە، گورە قبوڵی کردووە قبوڵی کردووە. هەر کەسێ وا بڵێ بەڵگەی لەسەرەوەی ئەم ئینسانە ئینسانێکی تێنەگەیشتووە، ئومێدم وایە خوا لێم قبوڵکە، بەڵام بشت ترسا خوای گەورە ڕەدی بکاتەوە لەتی قبوڵ ناکات. گەنجێک دەڵێ سوورەتی تاهام دەخوێنە، سبحان الله، دوای ئەوە پاداشتەکەیان پێشانمدا، پاداشتی ئەم ئاەتانە ئەوەندە پاداش دەستکەوتەوە. سوورەتی تاها تەماشام کرد، لە سوورەتی تاهادا یەک ئاەتێکی تیان نییە، ئاەتێک لە ئاەتەکانی نوقسانە، پاداشتەکەی نەنووسراوە. ئەم ئاەتە خێرەکەی ئەوەنەیە، ئەو ئاەتە خێرەکەی ئەوەنەیە، ئاەتی ئەوەندە خێری ئەوەندەیە. یەک ئاەتێکم بینی تەماشام کرد، ئەو ئاەتە تیایە نەبوو، پەڕ دەدا بوو، پەڕ لە هەموو ئاەتەکانە تەنها یەک ئاەتێک تیان نەبوو. وتم سبحان الله، ئەی باشە من ئەم ئاەتەم خوێنا، بۆچی پاداشتەکەی نەنووسراوە؟ وتیان تۆ ئەو ئاەتە لەبەر خاتری خوا نەخوێنە، لەو کاتە خەڵکی سێری کردی ئەو ئاەتت خوێنا لەبەر خاتری خوانەوە، بۆیە پاداشتەکەی لە ئێمە نییە. کاتە تۆ نازانی لەوانەیە تۆ نیەتێکت وا بێ بۆ خوانت کردبێ، ئیخلاس وتیان نەبوو بێ، بۆیە بەردەوام بڵێ خوایە لێم قبوڵکەی، ماڵێ خوا قبوڵی کردووە. بەڵگەت چییە؟ خوای گەورە جبرەیلی ناردەوە بخوارەوە بەلای جەنابەت، خوای گەورە پێی وتی خۆی پێی فەرمووت کە لێتم قبوڵ کردووە؟ نەخێر، کەواتە بڵێ خوای لێم قبوڵکەی، ئومێدیش وا بێ خوا لێت قبوڵکە، بشترسا بەهۆی نیەتی خراپەوە خوا لێت قبوڵ نەکات. ئیسماعیل پێغەمبەر صلی الله عليه وسلم خاوەنی وعدی خۆی بوو، وعدی خۆی بردە سەر. خوای گەورە دەفەرمێ وەکانە یەأمر ئەهله بالصلاة والزەکاة وەکانە عند ربه مرضیە. ئیسماعیل پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی بە ماڵ و مناڵەکەی دەکرد، خێزانەکەی و ماڵ و مناڵەکەی خانەوادەکەی بەوەی کە نوێژ بکەن و زەکات بدەن، وەکانە عند ربه مرضیە، ئەو بەڕاستی خوای ڕازی بوو، سەلامی خوای لەسەر بێ. فەرمانی دەکرد بە مناڵەکانی نوێژکەن، ئەو نوێژی ئەوان لەگەڵ نوێژی خۆمانە فەرقی بوو، بەڵام نوێژ بووە. بەڵێ تەماشا دەکەی بەداخەوە زۆربەی ئێمە حتا ئێستا باوکمان دایکمان ڕۆژێک نەسیحەتمانی نەکردووە ڕۆڵە نوێژ بکەن، بەو خوایە زۆر کەسم پرسیار کردووە، زۆر کەس وتومە قەت دایک و باوکت بە مناڵی پیان تۆ نوێژکەوتی ناوەڵە، ناوەڵە پیان نەوتمە زووتیانە ڕۆڵە ئاوەڕاوە پارە بکە، ئابەم شێوەیە کەسابەت بکە، ئاوا پارە پەیا بکە، ئەو شتانە خواڵ ناگیرە، قسووریان نەکردوو زۆر بەیان، بەس لەوەی کە نوێژ ئەکات نوێژ ناکات کێشەیان نەبوو. باوکی وایە تا ئەمڕۆ بە مناڵەکەی نەوتۆ نوێژ بکە، بۆ نوێژ ناکەی؟ ئەمە بەڕاستی کارەساتە. ئی وەڵڵی مناڵەکەت نوێژ بکە، قەینا ڕاستەکەی خوێنەواریت نییە مام حاجیگە، نەزانم نە ئاەت دەزانی نە حەدیث دەزانی، خۆ ئەتوانێ بڵێ نوێژ بکە، ئەم وشەیە خۆ دەزانی، ئەم وشەیە هەمومان دەیزانین، بەڵام بۆ زۆر بەمان باوکمان دایکمان هەتا ئێستا پێمانی نەوتۆ ڕۆڵە نوێژ بکەن. دەبینێ کوڕەکەی ڕۆژوو ناگری، حەد ناڵێ ڕۆڵە بۆ ڕۆژوونیت، هەر ئەمەشگاری کە خۆتە بە قسەیش نەکا گوناحبار نابیت. بەڵام ئیسماعیل پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی دەکرد بە مناڵەکانی نوێژ بکەن و زەکات بدەن. بەڵام ئێمە کوا کچەکەی سافیرەیە ڕۆژە لار ڕۆڵێکیان خۆ داپۆشە لەچکە بدە سەرتا، جلێ جوان لەبەرکە، جلێ شەرعی لەبەرکە، پێی ناڵێ، هیچ کێشەیەکی نییە. ئەو زۆر بمانە، ئەو حاڵی زۆر بمانە. ژنەکەی لەگەڵایە، خێزانەکەی لەگەڵایە لە پێش سیارەکەەوە، خوا نەمونە زۆر نەکا، خێزانی قژی بەرداوەتەوە، خۆشی بە موسڵمانەوە زانێ وەڵ من بەهەشتیشم. وەڵا ئەهلی بەهەشت ئاوان نییە، بەخوا ئەهلی بەهەشت بە حەیا و بە شەرم داپۆشراون،
کە خۆت خێزانەکە سافیرە کردو قژی بەرداوەتەوە قژی هەڵداوەتەوە ڕەنگاوڕەنگی کردو و ئەڵێ من پیاوێکی بە غیرەتم ناوەڵڵە غیرەتی خێزانەک ئەو خێزانت کە هەتە بەڕاستی دەرئەکەوێ کە تۆ کەسێکی حاشەزی بە غیرەتنی بەرامبەر خێزانەکەت کە بەو شێوە سافیرەیە قژی بەرداوەتەوە خۆی جوان کردووە بۆ خەڵکی بەداخەوە با ئێمە بۆ شێوەی نەبین پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم من دل على خير فله مثل أجر فاعله هەر کەسێک ڕێگایەکی باش پیشان کەسێک بدا ئەو کەسێک کە ئەنجامی ئەو کارە ئەدا بەقەت چەندێ خێری دەسەکەوێت تۆ نەخێری دەسەکەوێت وەڵڵی تۆ ڕێگایەکی باش پیشانی خەڵکی بدا چەندێک خەڵک ئەو ڕێگا باشە جێبەجێکە تۆشەوە نەخێری دەسەکەوێت وەڵڵی ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم کەعبەی دروست کرد هەر چەندێک خەڵک بە دەوری کەعبە تەواف کە ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم بەقەت ئەو خەڵکی خێری دەسەکەوێت کەواتە هەر شتێک هەر خێرێک پیشانی خەڵکی دی مناڵەکەت نوێژەکات ئەگەر هەزار خێری دەستکەوێت تۆش دایک و باوکێکی هەزارتان دەسەکەوێت ئێ مناڵەکەت بۆ فێر ناکەی فێری شەرم و حەیایکە با وەکو ئیسماعیل پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمان بە ماڵ و مناڵەکەی بکات کە داپۆشراو بێت کە نوێژ بکەن ڕۆژوو بگرن زەکات بدەن حەج بکەن خێر بکەن چاکە بکەن ئەوەی تواناتان هەیە ئاخر پێغەمبەرێکە باسێکە خوای گەورە سەلامی خوای لەسەر بێ بە یەک کورتی ئەفەرمێ واذكر في الكتاب إدريس إنه كان صديقا نبيا ورفعناه مكانا عليا أي پیغمبر خدا صلى الله عليه وسلم باسی پیغمبر پیغمبرانی تریش کە ناوی ئیدریسە کە باپیرەی نوح پیغمبر صلى الله عليه وسلم باپیرەی نوح سلامی خوای لەسەر بێ چونکە ئەو پیغمبری خوا بوو صلى الله عليه وسلم و ئێمە بەرزمان کردەوە بۆ پلەپایەکی زۆر بەرز ئایا لەوە بەرزتر هەیە ئینسان خوا بیکا بە پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ وەڵاهی ئەوە پلەیەکی زۆر زۆر بەرزە چونکە هیچ پلەیەک لەوە بەرزتر نییە ئینسان پێغەمبەری خوا بێ سەلامی خوای لەسەر بێ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە شەوی ئیسرا و میعراجە لە حەدیثەکەی صحیح مسلمدا دەفەرمێ بەرز کرامەوە بۆ ئاسمانی چوارەم لە ئاسمانی چوارەم کێم بینی تەماشاکەم ئیدریس پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوێ ئەفەرمێ ئیدریس پێغەمبەر صلی الله عليه وسلم سەلامی لێم کرد و دوعای خێری بۆم کرد دوعای خێری بۆم کرد فەڕەحەبە واتە سەلامی لێم کرد سەڵاوی لێم کرد بە خێراتنی کردم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی محەممەد بە خێر بێ ئەمجا دوعای خێریشی بۆم کرد ودعا لي بخير کەواتە هەموومان پێویستمان بۆی دوعای خێرمان بۆ بکرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ پێغەمبەرەکان کە تووشیان دەبوون لە ئاسمان هەموویان دوعای خێریان بۆ مەکرد خوای گەورە موفقت کە خوای یارمەتی دەرت بێ دوعای خێر پێویستە هەموو کەسێک پێویستی بۆی دوعای خێری بۆ بکرێ کەسێک دەزانی پیاوێکی بەڕێزە بڵێ دوعای خێرم بۆ کە بەڵام زیندوو منەک مردوو زیندوو دروستە بڵێ کاک فڵان کەس مام فڵان کەس تۆ پیاوێکی بەڕێزی دوعای خێرمان بۆ بکە یا لە سەفەرای دوعای خێرمان بکە یا بە ڕۆژی دوعای خێرمان بکە دەڕۆی بۆ حەج و عومرە دوعای خێرمان بکە ئەمە دروستە بەڵام خەتەرەکە و ترسناکەکە ئەوەی داوای لە پیاوچاکێکی مردووکەی ئەوە کوفرەکەیە ئەوە شەریک بخوا بڕیاردانەکەی ئەینا زیندوو دروستە بڵێ دوعای خێرم بۆ بکە من بە ئێوە دەڵێم دوعای خێرم بۆ بکەن دروستە بەڵام بە مردوویەک بڵێم وەڵا برا پەنا بەخوای گەورەترین تاوانم ئەنجام داوە بۆیە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ جا ئیشەڵا لە وتاری داهاتۆ باسی ئەوە دەکەین ئەم پێغەمبرانەی کە باسمان کرد سەلامی خوا لەسەر ئەوەکانی تریش بزانی بەرامبەر بە فەرمانەکانی خوا چۆن بوونە ئینشاڵا لە وتاری داهاتۆ باسی دەکەین یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە یا ڕەبی خوایە لە ڕۆژی قیامەتە لەگەڵ خۆشەویستان و پێغەمبەرانە حەشرمان بکەی یا ڕەبی خوایە لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەران و شەهیدەکانە حەشرمان بکەی یا ڕەبی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ کەی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی آخرمان بخێر بگێڕی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين